با بڵێن ماوەیەکە نووسینەوەی ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان کاری لەسەر دەکرێت وا بڕیارە کە ڕەشنووسی دەستور بنووسرێتەوە بەڵام ئێمە دەمانەوێت لەم تەوەرەیە بزانین گرنگی و ئامانجی نووسینەوەی دەستور چییە؟ ئاخۆ لەم بارودۆخە سیاسی و با بڵێن ئابووری و کۆمەڵایەتەیە کە ئێستا هەرێمی کوردستانی تایە نووسینەوەی دەستوری هەرێم بۆ هەرێمی کوردستان تا چەندە لەبارە ئەو زمینە سازیانە پێویستە کە هەبن چین بۆ نووسینەوەی دەستور لە هەرێمی کوردستان تایبەت بەم تەوەرەش میوانداری زۆر بەڕێز دکتۆر شۆڕش حەسەن پسپۆڕی یاسای دەستوریمان کردووە. دکتۆر بەخێراتی سڵاوت بانی باش دکتۆر بەخێر بێت بەخێر بێت. بەڵێ دکتۆر سەرتالەوە دەست پێ بکەین گرنگی و ئامانجی نووسینەوەی دەستور بۆ هەرێمی کوردستان بە بڕوای خۆتان لە چیدا دەبینەوە؟ بەڵێ هەرێمی کوردستان یەکەیەکی فیدرالیە لە ناو دەوڵەتی عێراق فیدرالدا واتە خاوەنی دەسەڵاتی حکومڕانیە. هەر دەسەڵاتێکیش پێویستە بە دەستور ڕێک بخرێ نەک بە قانونی ئاسایی چکە دەستور قانونی باڵای وڵاتە لەلایەن بە شێوازی دیموکراتی ئەگەر دابدرێت لەلایەن خەڵکەوە دانرێ یا لەلایەن نوێنەرانی خەڵکەوە دانرێ. واتە ئەم دەستورە کە دانرێت ناتوانرێت پەرلەمان دوو ڕۆژتر کە پەرلەماندا پێک دێنێت لەسەر ئەساسی ئەم دەستورە بە ئارەزی خۆی بێدەستکاری بکە. بۆ نمونە ئێستا ئێمە پەرلەمانی کوردستان یەکەم قانون کە دەرچوو قانونی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی هەرێمی کوردستان بوو پەرلەمانی کوردستان بوو لە ساڵی 92 تا ئێستا ئەم قانونە چەندین جار دەستکاری کراوە. بە هەمان شێوەش قانونی ئەنجومەنی وەزیران قانونی سەرۆکایەتی هەرێم. بەڵام ئەگەر ئەمە هەمووی لە دەستورێک ڕێک بخرێ وەک ئەوەی مەسەن ئێستا لە دەستوری عراقی 2005 کە دەسەڵاتەکان ڕێکخراوە تا ئێستا نەیانتوانی و ئەم دەستورە دەستکاری بکەن. بۆیە ئەگەر دەسەڵاتی هەرێمی کوردستانیش بە دەستور ڕێک بخرێ ئەمە دەستکاریکردن و هەموارکردنەوەی ئاسان نییە بۆ حکومڕانانی هەرێمی کوردستان. لە هەمان کاتدا ماف و ئازادیەکانی خەڵکیش لە دەستوردا بەرجەستە دەکرێت. بۆیە ئێمە دەبوایە نەک لە دوای 2023 و پاش دەرچوونی دەستوری عراقی 2005 کە حەقی پێداوین دەستورێکمانەوە دەبوایە لە ساڵی دوای ئەوەی کە دەسەڵاتی حکومڕانیمان هەبوو لە ساڵی 1992 پەرلەمانمان پێکهێنا دەبوایە هەوڵی دەستورێکمان دانانی دەستورێکمان دابە دەستورێکمان دانابێت چونکە هەوڵ درا چەند هەوڵێک درا لە نەوەتەکانی سەدەی ڕابردوو لە سەرەتای 2000ەکان لە سەرەتای ساڵەکانی 2000 و لە 2005 دیژنەیەک پێکات لە پەرلەمانی کوردستان بۆ پێداچوونەوە بۆ پرۆژانەی پێشتر کە لیژنەکەش پرۆسەیەک ڕەشنووسێکی ئامادە کرد لە ساڵی 2009 بوو نەخرایە ڕاپرسیەوە دوای ئەوە لێژیانی تر پێکاتن ینی ئەم لیژنەی تر هەڵوەشایەوە ئەم پرۆسێ ئەم ڕەشنووسە هەڵوەشێنرایەوە ئیلغا کرایەوە ئیتر تا ئێستا لە 2015ەوە ئەم ڕەشنووسە ئامادە نەکراوە تاوەکو ئێمەش وەکو هەرێمێکە خاوەنی دەسەڵاتی حکومڕانین ببین بە خاوەنی دەستورێک بەپێی ئەم دەستورە حکومڕانی بکرێت. باشە دکتۆر ئەگەر بینە سەر دانانی دەستوری هەرێمی کوردستان و بوونی دەستورێک لە هەرێمە ئایا ئەم دەستورە کە بۆ هەرێمی کوردستان بەرجەستە دەکرێت خوددانرێ لەسەر بنەمای ئەو بڕگە و مادانەیە کە لە دەستوری عێراقا دانراوە یاخود هەرێمی کوردستان خۆی ئەتوانێت کۆمەڵێک مادە و بڕگە کە تایبەتن بە ژیان و تایبەتن بە شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستانە لە ناو دەستورا جێبکاتەوە. بەڵێ ئەمە خۆی دەستوری عراقی کوردیش بەشدار بوو لە دانانی و دەنجی لەسەرداوە و لە مادەی سیازەی دەستورەکە ئەڵێ نابێ هیچ قانونێک یا دەستورێک لە هەرێمەکان دەرچێت کە پێچەوانەی دەستوری عراق بێ کەواتە لێرە تۆ بەپێی بنەماکانی فیدرالی کە حەقی سربەخۆیی ذاتی خۆت هەیە مەبدەئێکەیە سربەخۆیی ذاتی هەرێمەکان بۆ تێرە ناو دەستورەکەتدا ئەو شتانەی تایبەت بندن بە خۆتەوە بیچەسپێنی لە دەستورەکەت بەڵام نابێ لە شتە سەرەکیەکان کە تۆ باوەڕت بەوەی هەیە لە دەوڵەتیش فیدرالی بژی دژی ئەو بنەما سەرەکیانە بێ کە لە دەستوری عراقی هاتووە کە لە دەستوری عراقی بۆ نمونە تۆ سیستەمەکە سیستەمی حکومڕانی لە دەستوری عراقی 2005 دیموکراتیە تۆ لێرە بەهۆت دەستورێکی دیموکراتی دادنەی سیستەمێکی دیموکراتی دانەی ناکرێ مەسەن سیستەمێک دانەی کەوا دوور بێ لە بنەماکانی دیموکراتی لە پێچەوانەی ئەوێ بەڵام سیستەمە دیموکراتیەکان مەسەن پەرلەمانی هەیە سەرۆکایەتی هەیە نیمسە سەرۆکایەتی هەیە ئەنجومەنی هەیە تۆ لەناو ئەمانە هەر کامێکیان هەڵبژێری بۆ حکومڕانی لە هەرێمی کوردستان لەبەرەوەی دیموکراتیە پێچەوانەی دەستوری عراق هەڵسوکەوتن نەکردووە شەر نییە ئەگەر لەوێ پەرلەمانی بێ یا سەرۆکایەتی ئێمەش دەبێت سیستەمەکە بە هەماشیەوە بێت دەکرێت بۆ چوونێ سیستەمێکی جیاوازتر کە لەگەڵ بار و دۆخی خۆت بکونجێ ئەمە دەگەڕێتەوە بۆ استقلالی ذاتی هەرێمەکە سربەخۆیی ذاتی هەرێمەکە کە لەوەیدا ینی بە شێوەیەک
سەر بە خۆی هەویەی خۆی بپارێزێ لە ناو دەستورەکەدا زۆر شتێ ئێمە لەوانەیە مەسەن بۆ نمونە لە عێراق ئەگەر بڵێن چەند هەرێمێک بێ هەرێمێک هەموو خەڵکەی مەسیحی بێ خۆ ناکرێ مەسەن دەستورەکەیان لەگەڵ دەستورەکەی عێراق لە زۆر شتێک بگرێتەوە بەڵ دەبێت تایبەتمەندی ئەو هەرێمە بپارێزێ بۆیە لە شتە تایبەتمەندەکان دەکرێت ئێمە تایبەتمەندی خۆمان پارێزین بەڵام لە بنەما سەرچیەکان دەبێت پابندی دەستوری عراقی بین بەپێی ئەوەی کە بەڕێستان پسپۆرن لە یاسای دەستوریە و بەپێی ئەوەی کە چاودێرێکی وردن بۆ بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان ئەوەی کە بۆ هەرێمی کوردستان ئێستا لە دەستوری عێراقا نووسراوە سیستمێکی دیموکراسی بێ ئەوەی کە بۆ هەرێمی کوردستان گونجاوە وەکو شێوازی حکومڕانی کامیان گونجاوترە بۆ ئەوەی کە سیستمی ئەم وڵاتە بەڕێوە بەرێت چونکە خۆتەزانی هەرێمی کوردستان وەکو عێراق نییە لە دوای 92ەوە ئەو ئەزمونەی کردووە کە سیستمی یاخود پەرلەمانێکی هەیە و هەڵبژاردننی بۆ پەرلەمان کردووە بەڵێ خۆی بەڕاستی ئەم شتانە ڕێژەیە یعنی ئەوە نیە بڵێ وەکو مەسائلی زانستی بیرکاری ئەوانە بڵێ پەرلەمانی باشترە 100% بۆ هەرێمی کوردستانیان بۆ عێراق مەسەن ئێستا ئێمە خۆی قانونە دەستوریش قانونەوە نیە کەواتە قانون ئەو وەختە ڕێزی دەگیرێ ئەو وەختە دەتوانێت هەیمەنەی خۆی پارێزێت کە ڕێزی بگیرێ ئێستا ئەمە مەسەن زۆربەی ئەو وڵاتانەی دەور و بەرمان دەستوریان هەیە بەڵام حەز دەکەی دەسەڵاتەکان تەجاوزی یەکتر دەکەن دەسەڵاتەکان تەجاوزی سەرماف و ئازادی خەڵک دەکەن لەبەر ئەوەی ڕێز لە دەستورەکە ناگیرێ بەڵام تۆ لە وڵاتێکی پێشکەوتوو کە دیموکراتیت تێدا سەقامگیر بووە کە قانون تایدا سەروەرە دەبینی یعنی پرۆسە دیموکراتەکان زۆر بە ئاشتیانە دەستا و دەست دەکرێت تەبادل دەکرێت مەسەن سەرۆ هیچ جارێک مەسەن سەرۆکی فەرەنسا 2 ساڵ تاخیر ناکرێت ئەمە چەند جار سەرۆکی فەرەنسا بگۆڕێت چەند جار سەرۆکی ئیسرائیل و سەرۆک وەزیران و سەرۆکەکانیان دەخرێتە بەردەستنە بەردەمی دادگا و محاکەمە دەکرێن ئەگەر بەڵام ئەمە لە وڵاتانەی هاوشێوەی ئێمە نییە ئەمە بۆیە مەسەلەکە ڕێژەیە گرنگترین شت بۆ هەرێمی کوردستان ئەوەیە کە ئێمە ئەگەر دەستورێک دابنین ڕێز دە و دەستورە بکرین ئەگەر قانونێک دابنین ڕێز دە و قانونە بگرین دوای ئەوە سیستەمی پەرلەمانی ئێستا لە عێراقیە سیر دەکەی سیستەمی پەرلەمانەکە سەرکەوتوو نەبووە تا ئێستا سەرکەوتوو نەبووە بەهۆی ئەوەی کەوا ڕێز لە دەستورەکە نەگیراوە بە پێچەوانەی دەستورەکە هەڵسوکەوت دەکرێت لە زۆر لە پێگەکاندا هەم لە ناو دەسەڵاتی تەشریعی هەم لە ناو دەسەڵاتی تەنویزی هەم لە ناو دەسەڵاتی قەزاییش هەموو نمونەمانەیە کە پێشێکاری بەرامبەر دەستورەکە کراوە بەڵام ئەگەر پابندبوون بە دەستورەکە هەبێ لەوانەیە سیستمی پەرلەمانی سەرکەوتوو بێ سیستەمی سەرۆکایەتیش مەسەن سەرکەوتوو بێ پێی بارودۆخی وڵاتەکە ئیتر ئەمە بارودۆخی وڵاتەکانە مەسەن ئەمریکیەکان بڕیاریانداکەوە سیستەمێکی سەرۆکایەتی دابنێن لەبەر ئەوەی سیستەمی پەرلەمانی بەریتانیان دیت کە دەسەڵاتی تەنفیزی تێدا لاوازە پێویستیان بەوە بوو کە دەسەڵاتێکی جێبەجێکردنی بەهێزیانە بێ بۆیە سیستمی سەرۆکایەتیان دانا دیگۆل لە دوای شەڕی جیهانی دووەم هەستی کرد لە ساڵی 1975ەوە 1975 تا دوای جەنگی جیهانی دووەم هەستی کرد کە دەسەڵاتی جێبەجێکردن زەعیفە پەرلەمان زۆر بەهێزە لەمەش فەرەنسا زەرەری کردو بۆیە هاتن دەستوری لە دەستوری جمهوریەتی پێنجەم ساڵی 58 گۆڕانکاریان کرد سیستەمەکەیان کرد بە سیستەمی تێکەڵاو لە سەرۆکایەتی و پەرلەمانی وایان کرد کە دەسەڵاتی جێبەجێکردن سەرۆک کۆماری فەرەنسا دەسەڵاتی بەهێز بێ ئێمە هاتی مەسەن لە قانونی 2005 سەرۆکایەتی هەرێم هاتین ئەم تەجروبەیمان دووبارە کردەوە ئەم تەجروبەی فەرەنسا کە لە میسر و لە تونس و لە وڵاتانە جێبەجێ دەکرا بەڵام مەسەن سیر دەکەی لە فەرەنسا سەرکەوتوو بوو ئەم سیستەمە بەڵام لە هەموو ئەو وڵاتانەی وەکو تونس و جەزائیر و میسر و ئەمانە شکستی هێنا وانە لە سەردەمی ئەمانەدا دیارە نووسنەوەی دەستور ڕەنگە بارودۆخی جیاوازی خۆی بێت یانی لە هەرێمی کوردستان کۆمەڵێک قەیرانی ئابووری یاخود کۆمەڵایەتی لە هەنێک کات لایەنە سیاسیەکان ئەم بارودۆخانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە گونجاوە بوو ئەوەی لەم کاتەدا باسی نووسینەوەی دەستور بکرێت زۆر ئاساییە لەبەرەوەی تۆ لە ناو قەیرانەکان دەبێ هەوڵی چارەسەر بدەیت چارەسەریش دەستور وەکو قانونێکی بنەڕەتی ئەگەر بە شێوازێکی دیموکراتی جەماوەر خەڵک بەشداری پێ بکرێت لە دانانی دەستورەکە ڕۆلی هەبێ دەکرێت ئەم دەستورە ڕێگا چارەیەک بێ هەم بۆ سنووردارکردنی دەسەڵاتەکان هەم بۆ پاراستنی ماف و ئازادی هاوڵاتیان وەکو وتم ئەگەر دەستورەکە لەلایەن دەستە حکومڕانانەوە ڕێزی لێ بگیرێت چونکە ئەمە مشکلەیەکە وڵاتانی وەکو ئێمە ئایا دەستور دەتوانێت قەواعیدی دەستوری جەزای تایە وەکو قانونی عقوبات یا قانونەکانی تر
ئەمە دەگەڕێتەوە سەر ئەوەی تا چەند لەلایەن حکومڕانانەوە ڕێز لە دەستور دەگیرێ ئەمە کێشەیەکی گەورەیە بەجینا دەستور دانانی دەستور بۆ ئێمە پێویستە ینی بەڕاستی لەبەرەوەی مەسەن تۆ بەیانی دەسەڵاتی جێبەجێکردن دیاری دەکەی اینجا ئەگەر بە سیستەمی پەرلەمانی بێ بە سیستەمی تێکەڵاو بێ لە پەرلەمانی و سەرۆکایەتی دیاری دەکەی ئیتر هەر ڕۆژە و پەرلەمان نایە دەستکاری ئەم دەستورە بکە چکە دەستکاریکردنی دەستورەکە پێویستی بۆیە ئەگەر بە ڕێگای گەلدا بندرێ پێویستی بۆیەکەوە یان نوێنەرانی گەل بە زۆری لەسەری ڕازی بن نەک پەرلەمان ئەوانەی کە دەستورەکەیان داناوە ڕێ و شوێنی تایبەت دیاری دەکرێت قورس دیاری دەکرێت بۆ تعدیلکردنی دەستورەکە لە دەسەڵاتی پەرلەمان دەردەچێت کە هەر ڕۆژە و بە ئارەزوی خۆی بێ دەستکاری دەستورەکە بکە بۆیە ئێمە لە بارودۆخێکی واشدا هەرچەندە ینی خەڵک ناومێدا کێشەکان زیادن قەیرانەکان هەن یعنی تۆ دەی ڕێگایەکی قانونی دەگری بەر ڕێگایەکی سلمی و ئاشتیانە دەگری بۆ چارەسەری ئەم بارودۆخانە. دکتۆر باسی بەشداریکردنی جەماوەرت کرد با بڵین لە نووسینەوەی ڕژنووسی دەستورە چێن ئەو لایەنانەی کە پێویستە بۆ نووسینەوەی دەستور ئامادەبوونیان هەبێت لەبەرەوەی دەستور هەمووان نەزانین کە مافی خەڵکە چارەنووسی خەڵکە بەڵێ وەڵا خۆی بەداخۆ ینی لە هەرێمی کوردستان تا ئێستا هەوڵەکان بۆ نووسینەوەی دەستور بە تایبەتی ینی حیزبەکان هەوڵیان داوە کە بەس نوێنەری خۆیان بن دەکرێت مەسەن ناو ئەو لیژنانەی کە بۆ نووسینەوەی دەستورداندرێ ینی خەڵکی تریش بەشداری پێ بکرێ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی یاخود هەندێک سندیکاکان مەسەن سندیکای مافپەروەران پارێزەران ئابووری ناسان دەکرێت ئەمانە هەموو ئەوەی کە گرینگە مەسەن لە کۆمەلگا ڕۆڵیان هەبێ مەسەن نەکە تەنیا نوێنەری حیزبەکان خۆ حیزبەکانیش نوێنەری هەموو خەڵک نین ینی خۆ هەڵبژارنەکانی 2010 و ئەم ساڵیش دەری خزمەسن کە هەم ڕێژەی بەشداریکردن کەمە هەم دەنجی حیزبەکانیش گزارش لە 130 خەڵکیش یا 130 خەڵکیش ناکە کەواتە تۆ نابێ ئەم بەشە زۆرەی تری هیمارکەی دەبێ لە ڕێگای ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی گروپەکانەوە ئەوەی سندیکایە چی ئەمانە نوێنەریان هەبێ هەر نەک تەنیا حیزبەکان خۆیان لە ژوورەکاندا دانیش نوێنەری خۆیان ئەمەدانن ئیتر تۆ چکە ئەمە کێشەی ئێمە چیە لە نووسینەوەی دەستور ئەگەر بخرێتە ڕاپرسیەوە تۆ پرۆژەیەک ئامادە دەکەی دوای خەیتە ڕاپرسیەوە من یا ئەڵێم بەڵێ بۆ ئەم دەستوریە ئەڵێم نەخێر حەقی مناقەشەکردن من نییە بەڵام ئەگەر تەواوی کۆمەڵانی خەڵک نوێنەرەکانیان مەسەن لە نووسینەوەی ئەم دەستورە بەشدار بن ئەمە دەکرێت لەوێ مناقەشەکان دەربچێت لە چوارچێوەی حیزبەکاندا خەڵکی تریش تێدا بەشدار بێت بەڵام ئەگەر بێت و مەسەن وەکو دەستوری ئەمریکا بەڕێگای ڕاپرسی دانەندراوە بەڵکو نوێنەری ویلایەتەکان نوێنەری هەرێمەکان لە ئەمریکا چەند ساڵێک لە مناقەشەدا بوون لەسەر مەسەرەکان ئەمجا دەنجیان لەسەر دەستورەکەدا بە بێگەڕانەوە بۆ گەل لەبەرەوەی لە سەرەتادا ئەمان نوێنەری خەڵک بوون دەستورەکەیاندانا بەڵام ئێستا ئەو دەستوری عێراق کە دانرا بەڕاپرسی ئێمە هەر ئەومان هەبوو بڵێن بەڵێیان نەخێر هیچی تر ناتوانین مناقەشە بکەین بۆیە لەم حالەتەشدا پێویستمان بۆیە کە لە حالەتی ڕاپرسیدا کە خەڵکیش وشیار بێ بۆ ئەوی دەنگ لەسەر دەستوردا تێبگا لە دەستور بزانێت دەستور چیە ئەمجا بێت دەنجی پێ بدە ئەنجا تۆ لێرەدا مەجالێک ناهێنیەوە بۆ خەڵک کەوا بێ مناقەشە بکە بۆیە گرینگە کە لە دەرەوەی حیزبەکانیش نوێنەرانی خەڵک نوێنەری تەواوی سین و توێژەکان بەشداری بکەن سندیکاکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی باش دکتۆر با دوا پرسیار بکەین ئەگەر بپرسین تا چەند گرنگە ئەو بابەتانەی کە جێی خواستی خەڵکە یاخود جێی خواستی یاخود ضرورەتە بۆ حکومڕانی لە هەرێمی کوردستان بۆ نمونە پرسێکی وەکو کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کە پرسێکی کە دەستگایەکی بێلایەنە و سەر بە هیچ لایەنێکی حکوومەت نییە هەروەها ئەو پرسی کە باز لەوە دەکا کە ئایا لە دەستوردا لەسەر بنەمای چی دەستورەکەدان لەسەر بنەمای ئاینی دانرێ یاخود لەسەر بنەمایەکی مەدەنی و دیموکراسی بنیاتەندێ ئەمانە تا چەند گرنگن لە ناو دەستورا جێگایان بکرێتەوە خۆی هەموو دەستگا گرنگەکانی ئەم وڵاتە کە دادرێ کە مەسەن ئەگەر تۆ کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسیەکان دانێ ئەم کۆمیسیۆنە هەموو پرۆسە سیاسیەکە لەسەر ئەم کۆمیسیۆنە ڕادەوەستی ئەمە دەبێت لە ناو دەستور جێ بکەیەوە هەموو بە درێژی باسی پێکاتنی ئەم کۆمیسیۆنە دەسەڵاتەکانی هەموو ئەمانە ناو دەستور بکەی نەکەر ناوی بێنی و بە جێبێلی بۆ قانونی ئاسایی چکە بۆ ئەوەی دوایی ئەم کۆمیسیۆنە بتوانێت ئیستیقلالێتی خۆی پارێزێ نەکو وەکو ئەو کۆمیسیۆنەی لە عێراق یا لە هەرێمی کوردستانەیە لەسەر ئەساسی وەلای تائیفی و حیزبی ئەوانە دروست بێ دەربارەی بنەما سەرچیەکانی ئەوەی کە گرینگە و
تا ئەوەی کە خۆشم کە لە لوژنەی دەستور بووم لە 2005 تا 2010 ئەمانە ملاحەزەمان کردووە مەسلەی سیستەمە سیاسەکەیە چ زۆرە سیستەمێک هەڵبژێری مە دەوری ئاین ئەمانە بەڕاستی سیستەمی سیاسی وتمان یعنی وردی دەوێت ئایا سیستەمێک هەڵبژێری سیستەمی پەرلەمانی ئێمە مەسەن ئەمە لە 92 سیستەمەکەمان پەرلەمانیە دوایی لە 2005 کرمان بە نیمچە سەرۆکایەتی سیر دەکەی هەردووچیان وەکو پێویست نەیتوانیوە وەڵامدانەوەی دەخواستەکانی خەڵک بێ لەم هەرێمەدا بۆیە یعنی دەبێت بەڕاستی لە بینی ئەمانە ئێمە بزانین خەلەل کەموکوڕەکان لە دەسەڵاتی جێبەجێکردنا یاخود لەوەی کە دەسەڵاتی زۆری هەیە یاخود لە پەرلەمانە کە دەسەڵاتێکی بێهێزە لە بەرامبەر دەسەڵاتی جێبەجێکردن دەبێت هەوڵ دێن هاوسەنجیەک دروستکەین لە نێوان ئەم دەسەڵاتانە و بە شێوەیەک بێکەوە مەسئولیت دیاری بکرێ مەسئولیت دیاری بکرێ نەک تۆ دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی زۆر بێ بەڵام بواری لێپرسینەوەی کەم بێ بۆیە ئەمانە بەڕاستی بابەتێکن کەوا پێویستە داڕێژەرانی دەستور بەوردی لەسەری هەڵوەستن مەسلەی ئاینیش یعنی لای لە دەستوری عراقی کراوە ینی بەم هەڵوێستی جوانترین دەستوری یەکەم دەستوری عراق ساڵی 1925 کە دەڵێت دینی ئیسلام دینی ڕسمی دەوڵەتە هەموو مەزاهیبەکان بۆیانەیە بیر و ڕاکانی خۆیان ممارەسەکەن هەموو ئاینەکانی تر و ئاین و ئاینزاکانی تریش بۆیان هەیە بە ئازادی ئەوە بکەن نەهاتووە بڵێ دینی ئیسلام سەرچاوی قانونە یا باسی ئەوانی تر نەکە بە پێچەوانەی دەستوری طبعا دەستوری 58ش هەر وتێتی ئیسلام دینی ڕسمی دەوڵەتە دەستوری 70 بە هەمان شێوە بەڵام دەستوری 1964 کە لە دەستوری 56 میسری وەرگیراوە ئەڵێ ئیسلام دین ڕسمی دی دەوڵە و قاعدەی ئەساسی دەستورەکەشە ئەمجا قانونی ئیدارەی دەوڵە لە 2004 ئەمیش هەر هات وتی مەزدەر للتشريع وتي دين الإسلام مصدر تشريع دستوري 2005 وتي مصدر أساس للتشريع يعني إما بيويس مان بوانية بسيننا أو تفاصيل بيويس مان بوانية فعلا آيني إسلام آيني زور بي خلقه تنو بلام أوي بلين مثلا سرساوي يا سادانانا يعني بن برأي بوتشيني خم أو بيويس ناكات سكتو لهرمي كردستان ناتواني برلمان بياني يا سايق داني كبيسواني بنەما سەرەکیەکانی ئاینی ئیسلامیە پێچەوانەی نیزام و ئادابی ئەم کۆمەلگایە بێ بۆیە پێویست ناکات تۆ ئەمە لە دەستور باس بکەیت بەڵکو لە دەستوردا بڕیار بۆ پیرۆزی ئاینی ئیسلام دەکە ئاینی زۆربەی خەڵکە و هەموو ئاینەکانی تریش کە خەڵک مافی ئەوەی هەبێ بە ئازادی ممارەسەی ئاینەکانی خۆی بکە و بیر و باوەڕی خۆی چی هەیە بیپارێزێت دەست خۆش زۆر سپاس بۆ دکتۆر شۆرش حەسەن پسپۆری یاسای دەستوری زۆر سپاس دەکەین کام بۆ لەگەڵمانە ئامادە بووی.